لەناو بازاری قەیسەری هەولێر چایخانەیەک هەیە کە چایخانەیەکی کۆن و ناسراوی شارە و مێژووەکەی بۆ ساڵی 1952 دەگەڕێتەوە. ئێرە بەردەوام بووە لە هەموو لە وەختی لە 52 کو دامەزراوە هەر بەردەوام بووە هەتا 2015 کە بامم لەخوای کرد هەر بەردەوام بووە لەو قۆناغانەش بە زۆران بە کەسایەتیان زۆر کەساتی هاتی تێرە و دانیشتینەوە و زۆر کەسیش یعنی ئێستا کە نەمایە و زۆر کەساتیش وەختی پێشمەرگە بوو نەهاتینە یعنی چایان خواردە لێرە ڕۆیشتینە باسی قەدیم بکەین ئەو بەقارانە دەهاتن قەسابەکان داهاتن ئێستاوان نەماینە دوایە پاشی ئەحداسی خەرچی تر هاتن بیانی هاتن. محسن عارب بەرگ درۆیە ئەو دەڵێت 48 ساڵە دوکانەکەی دراوسێی چایخانەی مام خەلیلە کاتێک لەبارەی چایخانەکەەوە لێمان دەپرسی ئەو دەگەڕایەوە بۆ قۆناغ و سەردەمی جیاجیا کە چایخانەکە پێدا تێپەڕیوە. ئێرە چایخانێکی قەدیمە ئیسارێک و پێک دێنێرە پیاوی باقوڵ ماقوڵ دێنێرە زەمانی کاگرە و زادی 5 جارێک 2 دەستێ دەدات تێرە بۆ خۆشەلێندا هەموو وەزیرەکاندا تێرە ئەوی باشی بۆ لێری دیکەم 48 ساڵە لێرەمە. چایخانەی مام خەلیل بووەتە ناوەندێکی کللتوری و فەرهەنگی لێرە وێنە ئەرشیفی دەیان کەسایەتی ناسراوی هەرێمی کوردستان هەڵواسراون وە خۆیان دەڵێن تا لە ڕێگەیەوە هەم خەبات و خزمەتیان لە یاد نەکرێت و هەمیش گەشتیاران و کەسانی بیانی زیاتر ئاشنای مێژوو و کەلتور و فەرهەنگی شارەکە ببن. ئەو وێنانە لەم لە زمانی مام خەلیل و هەم دوای مام خەلیلی شەمە لێرە هەڵواسیوە وێنەی هەموو کەسایەتەکانیدادا سیاسیە کۆمەڵایەتی ئاینیە کاسبکارە ئێو شارەی هەموو لێیە هۆکاریەوەی کە و خەڵکە هەمووی سەردانیێرە دەکەی لە جیاوازی هەیە لەگەر چایخانەکانی دیکە و بڵێن شوێنەکانی دیکە ئێرە وەکو عنی شوێنێکی کەلتوری مەتحەف قەدیم دێتە بەرچاو خەڵکەکە زیاتر حەزەکە سەردانیێر و کە هەموو وەفدانەی لە دەرێ دێن سەردانی کوردستان دەکەن دێنە ئێرە هەموو خەڵکەی برێن لە کوردستان دێتە هەولێرە و هەموو هەولێریەکان کە لە هەولێرێ سەردانی مەدەکەن. جێباسە مام خەلیل تا ساڵی 2015 سەرپەرشتیام چایخانەیە دەکرد دواتر لە ژیاندا نەما و کوڕەکەی بە ناوی محەممەد ئێستا سەرپەرشتی چایخانەکە دەکات. لە پاڵ هاتنی ناوی ئەو شوێنەوارە کۆن و مێژوێنەی هەولێر ناوی چایخانەی مام خەلیلیش هەیە و خەڵکێکی زۆر بیرەوەری لەگەڵ ئەم چایخانەیەدا هەیە و بۆتە شوێنی کۆڕۆکوبوونەوەی نووسەران و ڕۆشنبیران و چین و توێژی جیاجیایی ناوچەکە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.